خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دانووسانێکی چڕ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە و دۆخی سیاسی و تەنانەت دۆخی داراوی و ئابووریش ڕووی کردوتە دۆخێکی سەخت و هاوڵاتیان نیگەران و دڕدۆنگن. بە جۆرێک هاوڵاتیان پێیان وایە گەڕ ڕێکەوتن لەگەڵ بەغدا ئەنجام بدرێت ئەوە بەشێکی زۆر لە کێشەکان چارەسەرە بن و یاخود بەشێک لە بژێوی ژیانی هاوڵاتیان ئەگەڕێتەوە شوێنی خۆی. ئەمڕۆ دوای ئەوەی بۆ جاری دووەم لە ئەنجومەنی وەزیرانی عێراق تاوتوێی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 کرا لە ڕوونکردنەوەیەک یان لە ڕاگەیەندراوێکدا ئەوە ڕوونکراوەتەوە کە نرخی دۆلار ئەبێ $100 ئەبێ بە 145,000 دینار. ئەمەش کاریگەری لەسەر تاک بەتاکی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە. ئەگەر بێت و دۆلار بەم نرخە بێت و هەرێم و بەغداش ڕێک نەکەون دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرەوکوێ ڕێکەوتنەکانی نێوان هەرێمی کوردستان بەرەوکوێ ئایا هەرێمی کوردستان تەنها جەخت لە بودجە و لە موچە ئەکاتەوە یاخود مادەی 140 و ناوچە کوردستانیەکانیش کێشە هەڵپەسێراوەکان بۆچی ناگەن بە نەتیجەیەک و هاوڵاتیان چەندین ساڵە چاوەڕوانن. هەموو پرسیارانەی ئەمڕۆ لای تۆی هاوڵاتی هەیە. ئێمە ئەم شەو تاوتوێ یەکەین لەگەڵ میوانی بەڕێزم بەڕێز غازی کەرکووچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. خێربەی کاک غازی، سوپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا هەمیشە بەڕێزت قسەی تایبەتی خۆتت هەیە، قسەی جیاوازی خۆتت هەیە. ئەمەوێت لەوە دەست پێ بکەین کە ئێستا شاندێکی باڵا کە هەرچەندە پێشتر دەیان شاند ڕۆیشتۆ بۆ بەغدا لە دوای 2023 بەردەوام گفتوگۆ و دانوستان لە نێوان بەغدا و هەرێمی کوردستانە بۆ بەڵام ئەم شاندا لە دوای ئاڵۆزیەکانەوە یان ڕاستتر بڵێ لە دوای 2007ەوە شاندێکە بەم شێوەیە بەم دەسەڵاتە باڵایە و دەڕۆژ زیاترە ماوەتەوە و ئەوێ بە تەواوەتی بگاتە ڕێککەوتن. بۆ چوونی بە ڕێزکا غازی لەسەر ئەم شاندا و ئایا ئەم شاندا ئەتوانێت چی بکە و بربەستەکانی بەردەمی کامانە؟ دەستخۆش زۆر سپاس بۆ کەناڵەکە، سپاس بۆ بینەران و جۆگران. ئێستا لە ڕاستیدا من ئەبێ ئەمە ئەو ڕاستیە بزانین لە کورسانە لە دوای ڕفراندۆمەوە وەزعی هەرێمی کوردستان لە بەغدا شێوەیەکی ترە. من بۆ خۆم وەکو خۆم ئەگەر منیان بکردایەتە بە وەفد بۆ بەغا ئەو جەراعەتەم تیانابوو بچم لە بەغا مفاوەزات بکەم. زۆر بە سەراحەت ئێڵێم ئەو جەراعەتەی لە کاقوباتە هەبوو کە چوو ئەم مفاوەزاتە بووە سەرۆکی ئەم وەفدا من پێم وایە کارێکی زۆر قورسە. لە دوای ڕفراندۆمەوە من پێم وایە قورسترین مفاوەزات کە کرابی ئەم وەفدەیە کە ڕۆیشتووە. بۆ لەبەرەوەی وەزعەکە تەواو تێک چووە، هەموو وەزعەکان تێک چووە. پێم وانە ئێمە ئەگەر بێت و بیخینە سەرەوە مەسەرەن بۆ نمونە کاقوبات هێشتا لە ڕێگا بوو کۆمەڵێ خەڵک و ئەحزاب و لایەن وەمانە سەرکەوتونە بوو هێشتا نەگەیشت بووەوەیە کە گەیشتاوێ پاش 2-3 ڕۆژ دەستیان کرد ئیتر هەندێک خەڵک خۆی بە معارەزا زانی هەندێک خەڵک قسەی ئەوە کات لەگەڵ هەموو قسەکانە خەڵک بۆ خۆی چۆن قساکە ئێمەش بۆ خۆمان چۆن قساکەین هەموو کەس حەقی خۆیەتی. بەڵام ئەحزابەکانی کوردستان مەسەن بە تایبەتی ئێستا هەندێک حزبێ نیوەی لە دەسەڵاتی یا نیوەی خۆی بە معارەزا زانێ لەلایەکەوە معاشی ئەم حکومەت و هەرێمە و لەلایەکەوە کۆمەڵشتیانێ لێرە خۆیان ناو معارەزە ئەوانە بە تایبەتی کەوتناوەی کە قوبات تاڵەبانی ناتوانێت هیچ بکا و بۆ چووە و نەچێت و من بۆ خۆم لەو فەیسەی خۆم خەڵک زۆر مناقشم لەگەڵاکە بە تایبەت و بوانەی ترە. ینی بەڕاستی ئەمە ڕێی منە من پێم وایە عاقلانە زیاتر بیر بکەینەوە. لە سەروی کاک بڵین قوباتەوە سەرۆک وەزیران هەیە سەرۆکی هەرێمیش هەیە زۆر کەسەیە مەسەن باسیەوەیان کرد زۆر جۆم لێ بێت ئەو بڕیاری بەدەست نییە بتوانێت بڕوا لە بەغدا ئەو بکات. هیچ وەفدێک لە دنیاە خاوەنی بڕیاری 100% نییە هیچ وەفدێک هەتا وڵاتە پێشکەوتوەکانیش ئەلێ ڕێکەوتنەکانە کرێت دوای ڕێکەوتنەکان دێن ئیتر وەکو هەموو شوێنێک ئەوانەی کەم لەو وەفدە بەرزتر نیکەن. من پێم وایە کاقوبات دەسەڵاتێکی هەیە ئێستاکە ئەو تەحملەی ئەو کردوێتی من شتێکم نووسی بوو یعنی هەستەکەم خەریکە هەندێک شێوەی لە شێوەکانی جەنابی مام جەلال لە ڕووی هێمنی و تەحملی مفاوەزاتەوە. غازی ئەم باسکردنی شاندە و باسکردنی سەرۆکی شاند بەڕێز قوبات تاڵەبانی لەبەرەوەی کە لە حزبەکەی بەڕێستە یا خۆت حقیقەتی بابەتەکەی واقعی حاڵی
دانوستانەکانە. ئەزانی من لێرەوە ئەیڵێم کاقوبات خۆی شاگەدارە پێشتر ڕخنەیشم لێ گردووە من نەهاتوومە لێرە بە شانوباڵی کاقوبات و یەکێتی هەڵدەم من هاتوومە باسی وەزعەکەم لێرە ئەگەر کاقوبات نەچوایە بۆ مفازاتە کێچوو بۆ مفازاتە کەواتە کەس نەبووە کەواتە بە ناچاری من پێم وایە دوو هەدەفەیە یعنی بەرامبەرەوەی کە کاقوبات من هەستم وایە لەلایەک بۆ ئەوەی بتوانن لێی بدرێت لەلایەکیش بۆ ئەوەی نەیانتوانیوە بڕوان نەبووە کە بتوانن لە بەغداش بکەن هیچ مفاوزاتێکی لە دنیا کە وڵاتە زلهێزەکانیش بیکەن لەو گفتوگۆیە ناتوانێت 100% هەموو بەرنامەکانی خۆی جێبەجێ بکات من دووشت بەلامەوە زۆر گرینگە یەکەم چوونی ئەو وەفدا بۆ بەغدا کارێکی زۆر باش بوو چکەم ئێمە پێشتر ئەمانوت عێراقین خەڵک لایەنی تر گاڵتەی پێمانە کرد بەڵام دەرچووی سەر لایەنەکەی تر لەسەر عێراق چێتی و لەسەر عێراق بوونی خۆی گاڵتە بە ئێماکەن لەو ڕوانەوە چوونەکەی زۆر قورس بوو بەڵام کە چووە ناو مەسەلەکەیشەوە من پێم وایە ئەرکەکانی قورستر بوو یەکێ لەوە یەکەم ئەو کە ڕۆیشتووە من پێم وایە هێمنێکی دروست کرد توندوتیژێک دروست بوو لە بین هەرێم و بەغایە کەس نەیتوانی خۆی لەو وەفدە بدات کە ئەو خۆی سەرۆکی وەفدەکە بوو هەندێک برادەری تریشی لەگەڵە ئەمە یەکێ لە شتەکان زۆر گرنگ بوو هێمنێکی دروست کرد ئەو هێمنێ من پێم وایە مفاوزات لەو بینە بەو هێمنێ دروستە بێ بە شیعارات دروست نابێت هیچ ئیشێکی سەرکەوتنیە سەردەمی شاخ نییە ئێمە لە شاخەوە دوو تەقە بکەین و دوو جوندی بکوژین و تەواو بیکەینەوە هەسا ئەوە ڕۆی ئەوە نەما ئێستا چی ئەتوانێت زیاتر مفاوزات بکە چی ئەتوانێت زیاتر بەرامبەرەکەی قەناعەت بکات تۆ ئێستا سەرەتا هینەکەوتت ئایا ئەم ڕێکەوتن ئەکریان ناکرێت بەڕێی من ڕێکەوتن هەرەکرێت بەڵام مەرج نییە ڕێکەوتنەکە بە دڵی هەمومان بێت مەرج نییە لەوانەیە بە دڵی هەرێمیش نەبێت بەڵام تۆ وەزعێکت بۆ دروست بووە لە دوای ڕیفراندۆمەوە زۆر زەحمەتە مفاوزات لەگەڵ بەغا پێشتر هەچیەک ڕۆیشتووە تەنازولی کردووە لە بەغا بۆ ئاشبوونەوە چوونە تەنازولیان کردە 100% تەنازولیان کردە بۆ هەر شتێ چوونە تەنازولیان کردە بەڵام ئەمەی کە ئەم چووە مەسەن هەندێک خەڵک ڕخنەی واگرێ ئەمە چووە بەس بۆ موچە بڵێ بۆ موچە چووە ینی خۆی مەسی کێشەکەمان موچەیە ئەگەر باسی مادەی 140 و شوێنەکانی تر بکەین مەسەنەوە 15 ساڵەوات بۆ چەندێک کەسێ 2007 ساڵە بۆ نەیانتوانی بۆ ئەو کارانە ئیش بکەن بۆ مادەی 140 بکەن من پێم وایە ئەمەی کاقوبات کردوێتی من بۆ خۆم داواکەم هەموو خەڵک پشتگیری لێ بکات لەبەرەوەی ئەو نەچووە بۆ یەکێتی نیشتمانی کورسان شتێک بکات ئەو چووە وەفدی هەرێمی کوردستانە یعنی وەفدی حکومەتێکە وەفدی نەتەوەکەیشە من پێم وایە ئەوە جێگای ڕێزە بۆ ئەوەی هیچ نەبێ معنەویەن پشتگیری ئەو وەفدە بکەین نەک بەس کاقوبات پشتگیری وەفدەکە بکەین بۆ ئەوەی هیچ نەبێ ئێمە بەسەربەرزیەوە سبەی هەرچیەکی کرد بۆ هەمومانی کردووە خۆ ئەو بۆ خۆی نەچووە بڵێ یا بۆ یەکێتی چووە من پێم وایە کارێکی باشی کردووە جەرائەتێکی زۆر بەهێزی چیە بووە کە لە دوای ڕفراندۆمەوە توانیمانە مەسەلەن ئێمە وەکە سەرکردایەتیەکی یەکێتی و نوێنەری هەرێمی کورسان و نوێنەری نەتەوەی کورد لە کورسانی باشوورە بتوانێت بچێتە بەغا وەزعی بەغدایش خۆمانە زانین مەسەلەن بەغدا پێشەوە خواخوایان بۆ هەرێمی کورسان شتێک نەکا ئێستاکە ئەو قووەتە نەما ئێمە بڕە ئەترافەوە بکەین ئێمە ئەو هێزەنین کە لە پێش ڕفراندۆمە هەمان بوو وەزعێکیان شڵقانوە تێشیان داوە کاقوبا دەبێ بڕە چاچی کات پێشەوەی چاشکە هێوریەکی دروست کرد هێمنیەکی دروست کردووە ئەم جار لەوێدا ئەتوانێت داوای داواکاریەکان بکات لەو داواکاریانە چەند سەرکەوتن بەدەستێنێ ئەگەر هەر چەندێکیش بەدەستبێنێ من پێم وایە شە باشی باشەکە غازی بۆ پێت وایە ئەرکەکانی زۆر قورسەوە ئەرکەکانی ئاڵۆزە و جەرائەتێکی گەورەی ئەوێت تۆ لەم دۆخەیە بڕۆیتە بەغدا و شاندێکی حکوومەت و شاندینەتەوەی کورد بیت و بڕۆیت دانوستان بکەیت ئەگەر تەنانەت لەسەر موچەش بێت ینی بۆچی قورسە ینی ئەبعادەکانی یان ڕەهەندەکانی پشتی ئەمە چین یەکەم شت کاقوبات شخصی یەکەم نییە لە هەرێمی کورسانە سەرۆکی وەزیران هەیە سەرۆکی هەرێمیش هەیە ئەگەر قورس نەبوایە من پێم وایە ئەو دوو برادەرە خۆیانە چوون ئەگەر بیانزانێ بە ئاسانی حەلەکرێت ئەمە ڕێی شخصی خۆمە یعنی ئەوە دەرکەوت بووەوەی ئەگەر شتەکە ئاسان بووە زۆر خەڵک بڵاوێ کاتەوەڵێ زانیانی هیچ پێ ناکرێ بۆیە نردویانە ئەمە تا ڕادەیەک ئەوەی ڕاستە بەڵام من پێم وایە شتی پێکرێت بۆیە من پێم وایە قورسایەکەی لەوەیە ئەگەر ئەو برادرانی تر بیان زانایە خۆیان شتێکیان پێکرێ بۆ بەغدا ئەچوون لە بیریشمان نەچێ ئەمە یەکێتی نیشتمانی کورسان بە تایبەتی بمانێ نەمانوێت کاقوبات کوڕی پیاوێکە لە بەغدا ڕێزێکی تایبەتیان هەیە ینی ئەوەی مام جەلال بۆ هەموو عێراقی کردووە بۆ کورد و بۆ عەرەب و بۆ شیعە و سنە کردوێتی ئەمە ڕێزێکی ینی زۆر جار کە ئێمە بۆ خۆمان من بۆ خۆم لە دەیان جار لەو هینانەیە کەوتومە من ئەندامێکی یەکێتیم ڕێزێکی زیاترم لێ گیراوە یەکسەر ناڵێن یەکێتی ئەڵێ جەماعەتی مام جەلال ینی من پێم وایە
قورسیەکەی لەوەیە ئەگەر ئاسان بواە برادری تریانە نار دەبیان نانارد. پێت وایە کێشەکانی ژوە پەیوەندی نێوان هەرێم و بەغداش ئالۆز کراوە بای ئەوەی کە شیع بتوانێت یاری تێدا بکە و بۆ ڕاکێشانی جەماوەری خۆی سونە بتوانێت یاری تێدا بکانی دۆخەکە وای لێ هاتووە کە کۆمەڵێک کێشەی کەڵەکە بوو هەبێت کە قورس بێت تێدا دانووسانی تیا بکەیت. ئێمە هەرێم کێشەمان زۆرە یعنی پێشتر بەشێک لە شیعەکان زۆر دۆستی کورد بوون لە دوای ئەو ڕفراندۆمەوە ئەو دۆستایەتیە زۆر زەعیف بووەوە. من پێم وایە ئەم ماوەیە خەریکە بە تایبەتی وەک یەکێتی خەریکینە و دۆستایەتی بێنینەوە ینی تا ڕادەیەک نەختەی باشی بکەینەوەوانە. لە بەغدا یەک شتمان لەبیر نەچێ ئێمە مشکلە دوو مشکلەمانەیە مەسەلەن یەکێ لە مشکلەکان کە باسی عەرەبەکەیتەوان وەکو شیع و سنە بۆ هەندێک شت بەرامبەر بێ ئێمە یەکە گرن کە دێتە سەرەوە لە مەزهەبەکەی شا پێم وایە جیاوازیەکەیە لەوەیە هەندێک جار سنەکان خۆیان هینەکەن کە تەعاتفێکیانەیە لەگەڵ کووردا بەڵام ئەوە ڕاست نییە ئەو شتێکی کاتیە. یەک حەقیقەتێکەیە با ئێمە خۆمانی لێون نەکەین. من پێم وایە بڕیاری 100% لای بەغاژ نییە ئەمە ڕێی خۆمە. من پێم وایە بڕیار لای ئێران هەیە لای تورکیا هەیە بڕیار لای بەریتانیا و ئەمریکا هەیە لە خەلیج هەیە لە ئەوروپا هەیە یعنی ئەوە شتێکی ئاسانی ئەوان بتوانن کوردی مالکەن هەرێمی کورسانی مالکەن. من پێم وایە عەرەب هەیە لەو بەغدایە لە شیع و لە سنە بۆی بکرا لە 24 ساعتە ئەچوو لە قەندیل دانیشت ئەچوو لە پیرەمەگرون دانیشت ئەڕۆی یعنی هەتا حدودی ئێرانە ڕۆیت یعنی ئەمە حقەتێکە ئێمە هەر نمونەی ئەوەی 16 ئۆکتۆبەر کە ڕوویدا کەس خۆی بە پاڵەوان نەزانێ لەوەیە ئەمە حدودەکەتانە ستۆپیان پیان کرد خۆ شەڕەکرا لە دوایەوە بەڵام زەرێکی زۆرمانە کرد دوای هەمسان وەرە فازات کەوت هەمیشتان ئەوە ئاشتیمام کردای من پێم وایە ئەوەی کە باسەکەن ئێستاکە گوایە هەندێک عەرەبی شیعە هەندێک عەرەبی سنە بۆ ئەوەی هەڵبژاردن نزیک بۆتەوە زەخت لە کورد دەکەن لە هەرێمی کورسانەکەن من زۆر بۆ ئەو مەسەلەیە ناچم زۆر بۆ مەسەلەیە ناچم لەبەرەوەی ئەگەر ئێمە بتوانین وەکو کورد نەک وەکو حزب ئەگەر بێت و بتوانین لەگەڵ سەرۆکی هەموو حزبەکانی بڵێن عەرەب بە شیعە و بە سنەوە یعنی هێمنیەک دروست بکەین من پێم وایە خۆ ئەوانش بڕیارەکانیان لێوە دێتە خوارەوە عێراق بە هەمووی حزبیە زیاتر بۆیە من ئەڵێم ئەوەر کە گرانەی ئەو من پێم وایە بە نەتیجەیەکی ناڵم 100% بەڵام بە نەتیجەیەک باشەوا دەرەکەوێت کاغازی ئێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر مهتەمن بەوەی لەگەڵ بەغدا ڕێکەوەن بۆ نمونە بەر لەوەی کە بەڕێز قوبات تاڵەبانی بە سەرۆکاتی شاندی حکوومەتی هەرێم بڕواتە بەغدا پێش ئەو چەند جارێک هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز لاور شێخ زەنجی لە بەغدا بووە لەگەڵ هێز و لانە سیاسەکان لەگەڵ سەرۆک وەزیران دانیشتنی کردو کۆبوون ئەو مهتەمیە ئێوە لە چیەوە دێت کە ئەتانەوێ هەرێم و بەغا ڕێکەون لە فشاری ئیقلیمیەوە دێت لە فشاری شەقامەوە دێت لە واقعی حاڵەوە دێت لە چیەوە دێت من ئەڵێم ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەردوو هاوسەرۆک و هەموو هەواڵانەوە پێمان وایە ئێمە ڕێکەوتن لەگەڵ بەغدا حەلی کێشەکانمان بە زۆری ئەکات ئەگەر لەگەڵ بەغدا ڕێک نەکەوین خۆ ناچین لەگەڵ وڵاتێکی دەرەوەی عێراق ڕێک بکەوین یعنی هەر کەسێ ئەوە ماوەیەکە هۆسیان دروست کرد لە کورسانە و ئیتر دەوڵەتێک دروستەکەین و بەغدا تەواو بای و ئەم شتانە دەرکەوت ئەوەی ئێمە واقعیانە بوو زیاتر یعنی ئێمە واقعیانە بیرمان کردوتەوە ئێمە ئەگەر بمانویستایە دەوڵەت دروستکەین خۆ پێشتر جەناب مام جەلال چەند جارێکە هینانە کرد بە هەندێک وشەی زۆر جوان جوابیدایەوە ئێمە نەتوانین معاشی فەرمانبەرەکانی خۆمان بدەین ئەی لەگەڵ کێ ڕێکەوین باشە ئێمە لە دەوڵەتێکەوە هاتین ئێستاڵین خاترخوا بەس موچەکانمان بۆ بگەڕێنەوە هەندێک شیعارات ئەوەی کە ئێمە مەسا هاوسەرۆک چوە بەغدا چەند دانیشتنیەکی ئاشکراونی نیوانی کرد لەگەڵ ئەحزابەکانە ئەوە بۆ تەنها بۆ یەکێتی نەبووە زیاتر ئێمە بۆ ئەوەی وەزعی کورسان چاکەین چکەم کە وەزعی کورسان تێکەچێت لەبەرەوەی لە سنووری ئەوەی کە پێڵن زۆنی سەوز ئازادێکی زیاترێ خەڵک لێرە زیاترە چێتە سەر شەقامەکان پێم وایە لە سنوورێکی تر ئەگەر لا ئێمە 1000 کەس بێتە سەر شقامەکان لەوێ 4 کەس بچێتی تر دوای ناتوانێت بێتە سەرجاتەکان بۆ ئێمە عەقلانی زیاتر بیرەکەینەوە ڕێکەوتنەکانمان لەگەڵ بەغدایە باشترین حەلا ئەگەر بۆمانیش بکرێ سبەی بزانین توانێت بینە دەوڵەت وڵا لە پێش هەموو خەڵک چکەم ئێمە لە کاتی خۆیان لە پێش هەموو حزبەکانی تر باسی ئەومان کردکەمە بۆ خۆمان وەکو کورد هەرێمیکی سەر بە خۆمانە بێت و یعنی زۆر شت ئێمە ئەو کاتە لە نەوەتەکانە کە ئەمانوت خەڵک بە شعارێکی مزەیف ێزانیوانە بەڵام هەر دەرکەوت ئەوەی کە یەکێتی بیری لێکردو من پێم وایە ئەوە بە ڕاستتر دەکات کاغازی ئێستا پەرلەمانتارە شیعەکان و سوننەکانش بە تایبەتی شیعەکانەوانی نوێنەری ناسریە و مەسەلەن بەسڕە و کۆمەڵی شوێنی ترە لە ئەنجومەنی نوێنەران شعاراتی زۆرتوندیان هەیە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە هەرێمی کوردستان بە تایبەت مەسەلەن بەشێکیان باز لەوەکەن کە هەرێمی کوردستان
پارێکی زۆری بۆ ڕۆیشتووە و نەوتەکەی خۆشی ئەدا بە تورکیا پێتوانی ئەمە بربەستێکی تر بێ ڕێگریەکی تر بێ مەسلەی نەوت کە ئێمە نەتوانین کۆتوبند بووبین لە تورکیا و قەرارات وەکو بە ڕێزت باست کرد کە قەرارات چەندی لە بەغداوەندی تریشی لە ئێرانە لە ئەمریکایە لە تورکیا ینی ئەمانە کۆتوبندمان کاو نەتوانین بگەینە ڕێکەوتنێک و مەسەلەن قەناعەت بە بەغدا بکەین یان قەناعەت بە پشتی ئەوانەی بەغداوە بکەین. ئەگەر باسی توندڕەوی هەندێک لە پەرلەمانی شیعە و سناکەین لە بەغا هەندێک برادری ئێمە زۆر لەوە تونتر بوو ینی ئەمە هەندێک جار نازام گوێم لێبوو لە تەلەڤزیۆنەکانەوەیان و هین بەغدامان تەلاق داوە ینی لەو سەردەمەیە ئێمە توندڕەوێکی زۆرمان کرد. من پێم وایە ئەو پەرلەمانتارانە وەکو تا قساکەن کەی سەرۆکی ئەو حزبانە کە قسەیان کرد دەبێ حساب بۆەوە بکەین پەرلەمان بۆ خۆی قساکە. من داواکارم لە پەرلەمانتارەکانی ئێمەش وەکو کورد من دووسێ پەرلەمانتارم بینیوە زۆر جوان قساکەن ڕەدی ئەوانە بدەنەوە من پێم وایە هەندێکیان ڕەدیاندایە من دەستخۆشی لە هەڵات تاالبانی یەکەمێکی لەوانە بۆ ڕەدیدایە و هەندێک برادریش بەداخەوە ئێمەش پەرلەمانتارەکانمان ئەتوانم بڵێم هەندێکیان دیارن بەشێکی زۆری وەکەوەی بەس بۆ وەزیفە چۆیە بۆ دانیشتن چووە بۆیە من ڕخنم لە پەرلەمانتارەکانی کوردەیە چەند کەسانێک هەیە قساکات مەسەلەن کاگڕێبوار دەستی خۆش بێ زۆر جار لە مەسەلەکانە کاگڕێبوارتەها هینێکی زۆر ئەوەی هەیە لە مناقەشەکانە و لە دیڤاکردنا بە تایبەتی لەسەر مەسەلەی کەرکووک و کۆشتانە بۆی ئەگەر پەرلەمانتارەکانی ئێمەش ڕەدیان هەبێ بەرامبەرەوانە من پێم وایە شێکی باشە زۆر احتیادیە چەند پەرلەمانتارێ ڕێی توندی هەیە لە هەموو شوێنەکە هەیە ئێمە هەندێک جار ناو ماڵەوە خێزانێکێکیان تونەوە ئەوی تر نەرمەوەمانە من پێم وایە ئەوانە ناچێتە ئەو قالبەی کە ئێمە بمانەوێ لەگەڵ سەرۆکی حزبەکانە لە بەغدا چۆن ڕێک بکەین چۆن ڕێک نەکەوین ئەو دەنگە شازانە هەر هەیە لە لای خۆمانی شەیە لە پەرلەمانی کوردستانی شەیەەوەنی کە شەقامیش بوو و ژێنە شەقامیش مەسەلەن ئاراستەکە بە ئیتیزایی ئەوەی کە دژە کورد بێ دوایی قەراردان مەسەلەن ئێستا باز لەوە کرێکە لە دوای سەردانەکەی هاوسەرۆکیێتی نیشتیمانی کوردستان و قسەکردن لەگەڵ سەرۆکوەزیرانە باسی لەوە کردووە کە تەنانەت تا ڕادەیەک نەرمیان نواندووە کە 320 ملیارێک بێت بە پێیەوەی کە ڕێکەوتنێکی سێمانجی هەبوو لە ماوەی ڕابردووە دوایی لە ژێر فشاری شەقام و هێزە شیعەکان نەیتوانی بینێرێن پارێ گەیشتۆتە ئێستا دانووسان مەسەلەن ئێستا لە دوای ئەرکەکەی شاندی باڵای حکومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی بەڕێز قوبات تاڵەبانی دوای ئەوە کاتی چییە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بیکە هێزولانە سیاسەکان بیکەن بۆی کاری ئەوانیش ئاسان بێت. من بە سراحەتەوەی بڵێن کە کازمی لاوەڵ هەندێک نەرمی نواندوانە من نەمبیستووە سەرۆکی یەکێ لەو حزبە شیعانە یاسنەکان باشکرا دژی ئەم مەسەلەیە بێت بەڵام ڕەنگە لە ڕێ کوت لە پەرلەمانەکان لە ڕێی کوت لە پەرلەمانتارەکانەوە ڕەشەی قالیان لێ کردو کۆمەڵێکشتی لە بابەتە مەسەلە ئیقالە نییە من پێم وایە گەرەوان بۆیان بکرا هەرنیانش کازمی بێتە سەرۆک وەزیران ئەمە حقیقەتێکە من بۆ لاوەڵ باسی دەستی ئیقلیمی و بڕیاری ئیقلیمیم کرد کە لە بەغدایە هەیە من پێم وایە ئەو شتانە هەر ئەبێ لێرەدا بەڵام ئەوەی کە کازمی کردی کازمیش هەم جارایە بێتەوە سەرۆک وەزیران ئەوە بۆ خۆی شتێکی هینە نایشتوانێت کازمی مەسەلەن ئێستاکە لە بەرەوەی خۆی لە دەرەوەی حکوومەت و لە دەرەوەی پەرلەمانوان هێنان کردیانتە سەرۆک وەزیران ناتوانێت ئێستا زەخت لە هەندێک من پێم وایە ئەو زەختانەی کاکرێت لە کازمی زیاتر ئەو زەختانە بۆ مەسائلی اقتصادیە و ئەو شتانەیە هەندێک پەرلەمانتار و وانایکن کەی سەرۆکی حزبەکانی عەرەب ینی بەعام بە شیعە و بەسنەوە هاتن دژی کورد قسەیان کرد وەختا توانین بە نوعێکی تر قسە بکەین من پێم وایەوە تەکتیکێکە کازمی خۆشی مەبەستی بۆ ئێمەی ڕازی کرد و بە نەرمی و لەم لای شۆڵێ ئەو زەختە لە سەرما کە دێنە سەر شەقام باسی شەقام بکەین کە گویا شەقام دژی کورد بێ من یەک نمونەیەکی زۆر زیندوو دیێنمەوە ئێمە تقریبا بۆ نیو سەدە زیاترە کورد و عەرەب لە یەکە کوژیە بەڵام حەقدێک دروست نەبووە وەکو حەقدی کوردی و عەرەبیەوەمانە حەقدی ئەشخاص دروست بووە یعنی ئەوەی لە بینی کورد و عەرەبا کوژراوە مەسەلەن زۆر زۆرە بەڵام نەبووە ئەو حەقدەی فرد ڕقی لە فرد بێ مەسەلەن ئیتر نەتەوە ڕقی لە نەتەوە بێ ئەو ئینانە هەیە خەڵکی هەیە لە لای ئێمە ڕقی لە عەرەب و خەڵکی لێ ڕقی لە کوردە بەڵام نەبووە شتێکی عام نەبووە بەرنامە کەی بووە بەرنامە جێمەترسیە من پێم وایە جێمەترسی نییە ئەو شتانە ئەمەی ئێستای شەکرێ لە بیرمان نەچێ چەند ئەمریکا دوور بێ بەریتانیا دوور بێت ئەبێ لە چۆ قسەمان کردەوانمان لە بیر نەچێت لە چۆ قسەمان کرد چکەم کازمی ئەگەرەوان نەبووە نایتوانی بێت ئەگەریێران نەبووە نایتوان بێتە سەرۆک وەزیران کازمیش بۆ خۆی هەندێک دەورە بینیە ئەو شتانە بەڵام ئەم من باسم بۆ چوونەی بڵێن کازمیەکەم بەداخەوە کازمی ئەگەر وەکو ئەوە وەفدی عێراق چووە دەبایە وەفدێکی هەرێمی کوردستانیش لەگەڵیا بواە بۆ مەبەست سەردانەکەی تورکیا بەڵێ ینی یەک شتی زۆر خەتەرم بینی لەو سەردانەی ئەوێ لای ئێمە لە کەرکوچەکان پێڵێن گعدا دانیشتن و یتر گۆرانی ئەو شتانە گعدەی پێڵێن لای ئێمە
یعنی لەو گەعدەیە کە دانیشتوونە ئەم هەموو حکوومەت و وەزیر کوردی تایە و نازام حافزی کوردی تایە و نازام چێمانە ینی دانیشتوونە دوو گۆرانیەڵێن بە کوردی و بە تورکمانی ئەمە زۆر خەتەرە بە لەهجەی موسڵاوی بەڵێ بە لەهجەی کوردی بڵێن تورکمانی کەرکووک و بە لەهجەی عەرەبی حسابکە ئەو لەهجەیە موسڵاوی نییە زیاترەوە مەقاماتی بەغدادیەکە ئەڵێن ئەلێرە کورد غایبە زۆر خەتەرە ئەمەیان من ئەلەمەیان بۆ خۆم لێکدانەوە یەکم هەیە ینی دەبێت کورد بپرسێ بۆچی لەوێ تورکمانی گۆرانیەڵێت عەرەبیش گۆرانڵێ کەواتە لەوێ ئۆردوغان مەبەستیەوەیە هیچ هینێکی بە کورد نییە هەرچەندە وەزیری کورد لەوێ خۆ ئەگەرەوانە وەک نوێنەری حکوومەت چوونە خۆ لە هەمان کاتا کوردن ئەبوای ڕێیان هەبووە ئەو وەزیر و ئەو هینانە من بۆ خۆمە لەوەیان نەختێ بەڵێ کاغازی ئێمە هەرێمی کوردستان نەشاردۆتەوە ڕێکەوتنیی لەگەڵ تورکیا هەیە ڕێکەوتنیشی نەوتی و تورکیاش نەیشاردۆتەوە لەکوێ کوردێک هەبێ خۆی بە دوژمن نەزانێ و لانی کەم دژی قەوارەی کووردە لار شوێ کە بەهێزە بێت ئەو زۆر لەوانەمان بینیوە مەسەلەن پێت وایە لەو سەردانی مستەفا کازمی شاندی باڵای حکوومەتی عراقی بۆ تورکیا ڕێکەوتنێکی نهێنی یاخود ژێربەژێر نەبووە بۆ ئەوەی کە مەسەلەن زەربەیەکی تر لە کورد بدرێت لە هەرێمی کوردستان بدرێت و زیاتر بپوکێندرێتەوە ئەگەر وا بێ ئەی ئەو وەزیرە کوردانیشیان چییە لەوێ ئەگەر لەوێ مامەرێک لە کورد بکە باسییان لەوە کرد مێدیاکان باسییان لەوە کرد دانیشتێکی تایبەت لە نێوان ئەردۆغان و کازمیا هەبووە تویانە بەبێ ئەعلام و بەبێ هیچ وەزیرێک بەبێ ئەعلام بەبێ هیچ وەزیرێ من پێم وانە بتوانن لەبەرەوەی ئەو کاتە ئێرانیش لێوە دێتە جواب ئەمریکا و بەریتانیا شەبی ئاگایان لەو ڕێکەوت نەهەبێت ئۆردوغان ئەیەوێت ئەوی شە بکات بەرامبەر بە کورد بەرامبەر بە هەرێم زیاتر ئەوەی کە ئێمە کێشە گەورەکەمان ئەوەی کە قوڕی کردوتە سەرم هەرێمی کورسانە ئەو ئیتفاقیە نهێنیە کە بۆ 50 ساڵەکە کراوە ئیسا هەندێک جار ڕەتیەکەنەوە کە ئیتفاقی 50 ساڵ نەکراوەمانە ئەگەر نەکراوە نەوتەکە بۆ چۆڕۆژ ئەگەر نەکراوە پارەیە بۆ چۆڕۆژ هەر بۆڕێکەیە عقدی بۆڕێکەیە کرا عقدی نەوتەکە باشە من پێم وانە عقدی بۆڕی بۆ 50 ساڵ بکرێتوانە بۆڕی پێویستی بە 50 ساڵ نییە یعنی ئەوان ئەیکەن ئەوە هەموو نەوتەی کە ڕۆی بۆ چۆڕۆی پارەی ئەو هەموو نەوتە لای چیەیە مەسەلەن من پێم وایە حکوومەت هێرێم بەرپرسیارە لەوەی کە ئابێ کەشفیکە ئەگەر یەکێتی وەکو شەریکێتی بڵێ شەریکم بووە نەگووەکەوەی مەسەلەن من بیستم شتێکیان بڵاو کردەوە ئەویش بەڕسمی نەبوو بەڕسمی هەندێک خەڵکیان گاڵدا بڵای کردو کاعیما داگدار و کاقوبا داگدار و هەندێک شتی لەمانەیان وت بەڵام هەرێمی کورسان وەکو ڕسمی نەی تا ئێستا کەشفی نەکردووە ئەو 50 ساڵە ئاوایە بەس بە شێوەیەکی ئەوژە چی شاندەکە تەنانەت لە دانوستانیش قورستر ناکات مثلەن قسە هەبوو لەسەر ئەو شاندەی ئەمەکە چۆ بۆ بەغا بەڵێ بەڵام قورسیەکات من پێم وانە ینی من پێم وایە ئەمەی کازمی ڕۆیشتۆ بۆ تورکیا زیاتر یەکێ لە خاڵ ئاساسیەکان بۆ ئەوەیە لەسەر ئەو 50 ساڵە با بزانین کازمی بێتەوە لەسەر ئەو 50 ساڵی کە عقد کراوە بۆ نەوتە یا بۆڕێ بەڵام بۆ بۆڕی نیە ئەوم سۆگەر بۆ بۆڕێ نیە بۆ ئاگداریت چکەم بۆڕی ئەو شەریکانی کایکەن حەسە وەرەگرنول بە پێی حسەکانیان خۆ هەموو پارەکە بۆ ئەو شەریکانە نەڕۆشتەوە کە بۆ ڕێکانیاندانەوە بەڵام ئەگەر بەس بۆڕی ئەم هەموو نەوتەی کورسان ئەبووە ئێستا هەر فەردێکی هەرێمی کورسان ماگانی 20 وەرەقە بووایە ئەگەر ئەو پارەیە بۆ ئێمە بووە کەواتە ئەو قسەی ڕاستە ئەو 50 ساڵێک کراوە هی نەوتەکەیش بە هەرزان دراوەمانە باشە ئێستا بەشێکی تری پرسیارەکەم ئەوە بوو شاندە باڵاکەی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک دانوسان و لێک نزیک تەنانەت ئەم ڕۆزیری دارایی عراقی باسی لەو کرد و سەش ڕوونکردنەوەیەکی هەیە کە هەرێم و بەغداد ڕێکەوتون لەسەر یاسای پرۆژە یاسای بودجەی 2021 بە پابەندبوونی هەردوولا پابەندبوونی هەردوولا کەمەش بەشێکی سەرکەوتنی شاندەکەیە لە دوای ئەوە بۆ ئەوەی لێک تێگەیشتنێک دروست بێت نیەت پاچێک دروست بێت ئەرچی هێزولانە سیاسیەکان سەرۆکایەتەکانی ئێرە لە هەرێمی کوردستان چێ بۆی لەگەڵ بەغدایە یان لەگەڵ هێزە شیعەکانە لەگەڵ هێزە سونەکانە هادیەکی تر ئارامیەکی تر دروستکەن من باسی دوای ڕفراندۆمەکەم دوای ڕفراندۆم لە دەسەڵاتە باڵاکانەوە ڕۆیشتن بۆ بەغا بۆی ئاش ببنەوە لەگەڵیا وەکو حزب بەڵام ئێستا بۆ کووردە من پێم وایە دەبێت ینی هەم سەرۆکی هەرێم هەم سەرۆک وەزیرانی هەرێمی کورسان بڕۆن بۆ ئەم فازاتەیشانی بۆی ڕێکەوتنەکان بکەن ئەگەر یانەوێ ئەم ملەتاوە بە برسێتی بمێنێ ئیمڕۆ خەڵک لە سلێمانی خۆ پێشاندانی کرد سبەی لەوێ شەکرێت ینی کەس وای لێ نەیە بڵێ من هێزێکمەیە و یا خەڵک نایکەوەمان ئەم شتە نییە لە کورسانە من پێم وایە بۆیە لە پێشا شوتم ئەم وەفدا شتێک کارەکان ڕێکەوتنیە کارەکات بەڵام ئەمێنێ من ئەتوانم بڵێم ئەو ڕێکەوتنە پەیوەستە بەو
گەڕانەوەی کازمی لەگەڵ لە بەغدای ڕۆ سەرپەرشتی کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی کردو لەسەر پرۆژە یاسای بەڵێ من پێم وایە واکرێ ئێمە وەکو کورد ئەگەر بێت و هەردوو لا پابند بن من پێم وایە ئەگەر هەرێمی کورسان پابند نەبوو وەختە حەقە هەموو خەڵکی کورسان بچێتە بانجادە و مزاهرە بکات یعنی ئەگەر هەرێمی کورسان ئێستا مزاهرە هەیە خۆپیشاندان لە هەبوو لە چەند ڕۆژێ لە شار و شارۆچکەکان تونند و تیژی لەکەوتەوە خەڵکی لە هەردوو لا هێزەمنیەکان و خۆپیشاندەران تیا شەهید بوو تیا بریندار بوو بارەگا سوتە شوێنی حکومی سوتە ئەمانە تا چەند مەسەلەن هەرستا ئێستا کۆتایی پێاتۆ بەڵام ناڕزای خەڵک کۆتایی پێ ناتۆ کاغازی ئێوەکو حەزب ئەزان لە مەوکیەتی نیشتیمانی کوردستان کە خەڵک وەزعی خراپە مەسەلەن ئەمڕۆ لە بازاڕی دۆلار کە بەشێکی ژیانی زۆری خەڵک پەیوەندە بە بەرزکردنەوە نزمکردنەوەی دۆلارەوە ئەڕواتە چلو دێتە خوارەوە و ئەمڕۆ ئیتر لە سبەینەوە ڕەنگە بڕاتە 45 ئەمانە ینی ئەمانە وەکو حەزب تاوتوێتان کردو یاخۆ هەڵوێستان چێ لەو بارەوە خۆپێشاندان مافی هەموو تاچێک و کۆمەلگایەک و حزبێکە بیکات مافی معارەزەی شە بیکات من ئەوە ڕۆژی لێرە خۆپێشاندانەکە سلێمانی کرا خۆم چوم بۆ بازار لەبەر دەرچی سەراوانە بەڕێی من ئەگەر خۆپێشاندانێک کە کرا بۆ مافی ینی خەڵکەکە بوو حەقە ئێمەمانان وەک سەرکردەوە پەرلەمانتارەکان بکەوینە پێش خۆپێشاندانەکەوە لەوانەیە هەندێک کەس بڵێ ئێوە دەسەڵاتتان چییە ئەگەر دەسەڵات لای ئێمە بواە مەسەنەوەکەوەی ئەگەر هەموو دەسەڵات من پێم وایە ئەگەر لە سلێمانی بواە حاڵی مزاهرە ڕووی نادا ئەوەیشمان قبول ناکرداوە بێت ئەو خۆپێشاندانە کارێکی زۆر باشە بکرێ بۆی هیچ کاتێ دەسەڵات بەرەو دیکتاتۆریەت نەڕوات بەڵام بەداخەوە کۆمەڵی خەڵک چوونە ناو خۆپێشاندانە مەجرای خۆپێشاندانەکەیان تێکدا دیارە مەبەست بوو تێکی دەنوانە ئەجینە هەموو داواکارەکان حەقی خۆیانە خەڵک داوای موچاکە ئاو کارەبا داوای ژیان داوە هەموو ئەمانە حەقی خۆیانە خۆ ئەمە سەردەمی شاخ نییە خەڵک جاران ئەلێرەوە شتیە نرد بۆ شاخ بۆ پێشمەرگە دوو لە ڕووی بیسەران و بینەران پێڵاوێ نرد پارەیە نرد پاکەتێ نرد ئێستا کە تۆ حکوومەتیە بێت تۆ خەڵک بەخێوکەیت کە نەتوانی خەڵک بەخێوکەی خەڵکە بێ مزارە بکات من پێم وایە دەبێت پەرلەمانتارەکان نەک ئەو پەرلەمانتارانەی کە دێن بۆ ئەوەی ئاژاوە دروستکەن ناو خۆپێشاندانەکان پەرلەمانتار نوێنەری خەڵکە نوێنەری خەڵک ئەبێ بێ بەهێمنی مزارە بکە بێ داواکارەکانی شەرعی بێ لە ڕێی قانونەوە بیکاتومانە لەوانەیە بڵێن ڕێ نادەن ئێوە وەرن بەهێمنی بیکەن بۆی جارێکی تر هەم ئەو هێزەی کە لەوێ پاسەوانی ئەو خۆپێشاندانە بکە جارێکی تر ڕێتان پێ بدەن ینی من پێم وایە ئەو خۆپێشاندانە حەقی خەڵک بوو کردی بەڵام بەداخەوە هەندێک خەڵک چوە ناوی بۆ تێکدانی چوونە ناویمانە قسەیەکی ترەکرێ زۆر شەقامی کوردستانی پێوە سەرقاڵەکەن ئەڵێن قسەیەکێ کە بەغدا ڕێکەوتنێکی ژێربەژێر هەیە ئەیانەوەی قەوارەی هەرێمی کوردستان بچووکەنەوە یان هەر نەیهێڵن و بەشێک لە پەرلەمانتارەکانیش مەسەلەن پەرلەمانتارەکانی بەغدا پەرلەمانتارە کوردەکان ئەڵێن سەرەتای بچووکبوونەوەی قەوارەی هەرێمی کوردستان دەستی پێکردو پێت وایە نیەتێکی لەم جۆرە هەبێ و ئەگەر هەبێت چۆن ڕێگری لێ بکرێ یان چۆن بتواندرێ ئەمە بهێڵدرێتەوە کە لە چوارچەوەی دەستوری عراقیە هەیە ئەمەی کە تو باسیەکە ئێمە هەر لە دوای ڕفراندۆمەکەەوە ئەم فکرێ لە بەغا دروست بوو بەڵام دۆستەکانی کورد لەوانەیە هەندێک برادر گویان لە من بێکە بە خۆیانەوە دۆستەکانی کورد ئەمریکا و بەریتانیا دووسێ خاڵیان پیان و تبوو ئاگدار بن ئەمانە نەکەن ئەمانە بۆ ئەوەیە کە هەرێمی کورسان بچووک بکرێتەوە یەکێ لەوانە مێڵن بەغدا خۆی موچەکان بدات ئێستا خواستێکی گەورەش لەسەرمە هەیە ئاخر ئەمان وایان کرد کە خەڵک داوا بکە بەغا بێ موچەکانمان بدات یعنی تۆ گەر ملەتەکەی خۆت ڕازی بکەی ملەتەکەی خۆت ناڕوە پەنابەرێت بۆ بەغا ینی پەنا بۆ خۆت بەرێ باشترە دووسێ خاڵ هەیە لەوانەیە نەتوان ڕێباز کرێ من پێم وایە ئەمریکا و بەریتان بە تایبەتی بەریتانیا تەمەی هەردوو حزبە سەرەکیەکەی کرد کە ئەگەر هەندێک شتێ بیکەن ئەوە ئەم هەرێمە بچووکە کرێتەوە کە بچوو کرایە هەرێم نامێنێت ئەو فکرێ لای بەغا لای هەندێک کەس هەیە ئێستاکە بەڵێ ئەمانەی هەندێک برادر کە خۆیان بە نوێنەری خەڵکەزانن ئەیانوێ ئەم قەوارەی هەرێمی کورسان نەمێنێ کە خۆیان بە معارەزازانن من پرسیاری واکەم ئەوە یەکێتی پارتی لە ساحەکەیان ئەمای چێنەوانەی بتوانن هەرێمی کورسان بەرنەڕێوە لەسەر چ بەرنامەیە کامێ بەرنامەکەیان معارەزە لە هەموو دنیا حەقشتی باشتر بکە لە حکوومەتەکە بۆی خەڵک بڵێ معارەزە باشە ئەسڵەن بەڕێی من معارەزە ڕوحی نەتەوەی نەهێش لە کورسانە معارەزە لە کورسان ئەمانەی کە لەسرە تاوە خۆیان بە معارەزانی وایان لە خەڵک خەڵک بڕای بە معارەزە نەمێنێت ئەگەر خەڵک بڕای بە معارەزە بمایە ئەو توندوتیژێ دروست نابوو من ناڵێم هەموو توندوتیژەکە گاڵدراونیاوانە هەندێک گەنجەیە بۆ خۆی تر حەزی لەو شتانەیە بیکات هەندێک شڕەخۆری شەیە خۆ دێتە ناو ئەو هینانەوە بۆ ئیسفادە بکە من پێم وایە ئەو فکرێ هەیە بۆ ئەوەی ئێمە ڕێگر بین لەوەی کە نەهێڵین
هەرێمی کوردستان قوارەکەی بچووک بێتەوە یەکدەنگی کووردە. یەکدەنگی کورد بەس بە یەکێتی و پارتی نابێت و کۆمەڵی حزبیش لە دەرە بڵێن معارەزن. کەشتی باش بێت ئەڵێ ئێمەش لە حکوومەتەکەین و ئەوە تا ئێمەش پەرلەمانتارین و تا ئێمەش حزبین و بەشمانە، بەڵام کەشتێکی خراپ کرا بیدەنە سەرم دوو حزبەیە. وەرن من یەکش دەڵێم با یەکێتی و پارتی و گۆڕان ئێستا لە دەسەڵاتن وە خۆیان ئەڵێن ئەی بۆ حزبەکانی تر یەکگرت و نابن لە ناو خۆیانە. هەر حزبە یعنی علمانیەکان هەندێکی دژیەکە حزبە بڵێن ئیسلامیەکان لەسەر یەکتری قساکەن، یعنی ئەوانیش نەیانتوانیوە لە دەرەوەی حکوومەت و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەو حزبانە نەیانتوانیوە یەکدەنگی بن لە کوردستان. باش ئێستا چۆن ئەتوانرێ و قوارەیە بپارێزرێ مەسەلەن لە مەسەلەی موچە، لە مەسەلەی چاکسازی، لە مەسەلەی ڕێخستنەوەی داهاتی هەرێم بۆی بۆ خەڵک متمانەی بۆ حکوومەت هەبێت بە یەکدەنگی کورد. تەنها کورد بە یەکدەنگی، بەڵام بە یەکدەنگی فێڵ نەبێ. من خۆم لە تۆ بە گەورەتر نەزانم، مەسەن سبێ من پێم باش بوو ئەو وەفدە کە ڕۆیشت نوێنەری هەموو حزبەکانی تیا بووە، بەڵام بەداخەوە حزبانە وەکو حزب نەستەمان وەکو حکوومەت چوونە، ینی با نوێنەری هەمویانی تیا بووە هی هەموو لایەنەکە. ئێستا کرشاندێک بڕوەکە نوێنەری هەموو حزبەکانی تیا بێت. من پێم وایە ئەگەر بزانن کورد بە یەکدەنگە چێتە بەغاوانش حسابێکی ترەکەن، حسابەکەیانە گۆڕن لە بیرمان نەچێت. بەغدا ینی 1001 مەئامەرەی هەیە بەرامبەر بە ئێمە بۆ ئەوەی ئەم هەرێمە بچوو کاتەوە، بەڵام بەداخەوە ئێمە خەلەکە لە ناو خۆمانەیە لە هەرێمی کورسانە چەند خەلەلەکە لە بەغدایە، بەڵام زیاتر خەلەکە لە هەرێمی کورسانە. ئەو دەسەڵاتێکە لە هەرێمی کورسانە نەیتوانیوە ئەو ملەتە ڕازیکە، ینی بەلای خۆیان ڕایکێشێ. من پێم وایە ڕۆژ بە ڕۆژ ئەگەر ئاوا بڕات ڕۆژ بە ڕۆژ معارەزە زیاتر بێ، معارەزەی تونند و تیژی دروستە بێت، ئەوەش زۆر خراپە. فکرێکێ کاغازی ئەڵێ مەسەلەن ئەوەندەی ئێمە لە ناو خۆمان بەکارەکانمان هێز و لایەنە سیاسەکان حکوومەت دوژبنی ناوخۆی بە کارەکان مەبەستمە قواری هەرێم چووکە کاتەوە ئەوەندە مەئامەرەی تر سەر ناگرێ ئەگەر خۆمان پاسیان نەدەین، ئەگەر خۆمان زمینیان بۆ ساز نەکەین. لە ئێستا بۆ نمونە هاوڵاتی متمانەی بە حکوومەت لاواز بە تا ڕادەیەکی زۆر ئینتیماینێتەوەی تا ڕادەیەکی زۆر کاڵ بۆتەوە، ئەمانە چۆنی چارەسەرەکرێن. یەکێ لە کێشەکان نە حکوومەت بڕای بە میلەتە، نەملەتیش بڕای بە حکوومەت ماوە. چکە مەگەر حکوومەت بڕای بە ملت بواە حاڵی ملت هاوها نابوو. من پێم وایە کێشەکان لە حکوومەتەوە دروست بووە. ینی ئێمە ئێستا سێ حزب ئەوەی کە پێڵێن دەسەڵات و دەسەڵاتە باتە ڕێوە. هەر جاریەکێکیان لە شتە قورسەکان خۆی لاداتە لاوە، ینی خۆی بە بەرپرسیار نازانێت. هەمووی کە دێتە سەر مەسوول ئەڵێ من مەسوولم، کەشتێکی باش بکرێت لە کورسانە هەموو یەگەڕێن و بۆ چارەکەەکانی خۆیان، بەڵام کە دێتە سەروی کەم و کورتیەکەیە زۆری خۆی تەبریاکە لەو مەسلەوەی چێ لە کێشەکانمانە. من پێم وایە ئەگەر بێت و ئەم حزبانە هەمویان بێکەوە لەوانەیە هەموو حزبەکان نەتوانن، بەڵام ئەگەر یەکێتی و پارتی و گۆڕان ئەم سێ حزبە بە تەواوی بە تایبەتی یەکێتی و پارتی لەبەرەوەی خاوەنی هێزن بمانێ نەمانوێ، خاوەنی مەسەلەن دەسەڵاتێکی بەهان لە کورسانە، ئەم کورسانە کە ئازاد بووە بە زۆری لە قووەتی ئەم دوو هێزە بووە. ئەگەر ئەم دوو هێزە بەڕاستی ئەیڵێم بێت و بۆ یەک جار ڕێکەوتنیێکی کوردانە بکەن لە ناو ئەم دوو حزبە، ڕێکەوتنیێکی کوردانە بکەن نەک ڕێکەوتنیێکی حزبیانە. ئەگەر یەک ڕێکەوتنی کوردانە بکەن یەکێتی و پارتی بۆ یەک جار بۆ ملەتی بکەن، من پێم وایە کێشەکان ناڵێم هەمووی نامێنێ، بەڵام بە زۆری نامێنێت کێشەکان. تا ئێستا یەکێتی و پارتی لەوەتی لە کورسانین ڕێکەوتنیەکمان نەکردە لە 100 لە بەروی بڕامان بە یەک نەماوە. یەکێ لە کێشەکانەوەیە تۆ شتێکەکەی ئێمە خواخوامانەوان غەڵەتێ بکەن بیکەینە هەراوان خواخوایان ئێمە غەڵەتێ بکەینە هەرا، ئیترەوە حزبانەی تریش خواخوایانە هەردوو لا غەڵەت بکەن و لەسەرەوە ئەعلامەکەیان و ئیتر بەوەی کە جەماوەرگاڵ دەنوانە یەکێ لە کێشەکانە لە کوردستان. کاغازی مەسەلەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو زۆنی کە پێوترێ زۆنی سلێمانی لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مام جەلالەوە تا ڕادەیەکی زۆر لە حکوومەت ئەوەندەی بە میواندار سەیرەکرێ، ئەوەندە بە خاوەن دەسەڵات سەیر ناکرێ. مەسەلەن ئەوەندەی لە ناوخۆ لە سلێمانیەکێتی و گۆڕان کەڵێن سلێمانی وەکو ڕەمز ئەژینا مەسەلەن پارێزگای هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین، ئەوەندەی خەریکی خۆیان و خەریکی ململانەکانیان بوون خەریکیەوە نەبوون لە حکوومەت خۆیان بە خاوەن قەراردا بن. ئەمە کاریگەری نەخستۆ لەسەر دواکەوتنی مەشاریع و خزمەت گوزاری و کۆمەڵەشر لە مەنتیقەیە. بەداخەوە هەرێمی کوردستان بڵێن ئیتر لایەنەکەی بەرامبەر بە یەکێتی نەک یەکێتی بە میوانە زانی، خۆزگا بە میوانی بزانی، میوان ڕێزی هەیە. چکەم زۆر جار بێ ڕێزی بەرامبەر یەکێتی کراوە، یەکێتی کە بێدەنگ بۆ ئەوەی وەزعەکەمان تێک نەچێت زیاتر ئەجینابێتە سەرەوەی تو باسی هەندێک خەڵکی توندڕەوت کرد. لە ناو ئێمەشا خەڵکی توندڕەو هەیە بۆ ئەو مەسەلانەکە کە بمانەوێ ینی بە تەواوی ئەوەی تر کابراوتنی ئاگری تێبەردەوانە. بەداخەوە لە هەرێمی کوردستانە لایەنی بەرامبەر یەکێتی وەکو بۆ ئیشە خراپەکان ئەڵێ شەریکین، بەڵام وەکو وەکی دێتە سەرەوەی ئیشە باشەکان بە شەریکمان نازانێت. لەم باس مەسەلەی لە سلێمانی
وەکو گۆڕان و یەکێتی بەداخەوە گۆڕان ئێستاکە دوو ئیتیجان لە ناو خۆیانە ینی بەشێک ئەم خۆپێشاندانیانەی ئەم جارە کرا بەشێک لەوانە گۆڕانەکان بوونە کە ئێستا لە گۆڕان هەڵگەڕاونەتەوە لەبەرەوەی گۆڕان وعدێکی زۆری خەیاڵی پێیاندا کە سەیریان کرد گۆڕان نەیتوانی ئەو بەرنامانەی جێبەجێکە بەشێکیان ئەوانن کە هەم لەوان تووڕن هەم لە خۆمانیش تووڕن بە تایبەتی کۆمەڵێک گەنج هاتنە ناوە خۆپێشاندە تونند و تیژیش لەوێ پیا بووە گۆڕان ئێستا خاوەنی یەک پەیڕەو نییە خاوەنی یەک بەرنامە نییە ئیتیجاهاتی زۆرە لە ناو گۆڕان هەر بەوەی هەندێکدان پەرلەمان تاریان ئیتر بۆ نمونە مەسەلەن لێرە خۆپێشاندانێک کرا لە هەولێر پاڵ کەوتبوون لە ناو پەرلەمانە ئیسراحەتی خۆیان و یعنی خواردن و خەوتن و ئیسراحەت بوون لەوێ نەیانتوانی دوانیان دەرچێتە سەر شەقامەکە بەڵام بە سیارەکەونە ڕێدێن ئەچین بەشداری خۆپێشاندانەکەی سلێمانیەکەن خۆشیانە زان ڕێگانیە لەبەرەوەی بڕیار درابوو ڕێگا بینی شارەکان نەمێنێوانە یعنی ئەمە کارێکی زۆر خراپە من پێم وایە و برادرانە ڕوحی مەعارەزەیان شکان لە کوردستانە زۆر باشە کا غازی بینە سەر مەسەلەی کەرکک لە ئێستا مەسەلەن کۆمەڵێک کێشە و گرفتی هەیەەوە لە دوای ڕیفراندۆمە و ڕووداوەکانی دوای ڕیفراندۆمە کۆمەڵێک کێشی بواتۆتە پێش لە چەند ڕۆژی ڕابردووە مەسەلەن گەیشتە حاڵەتێکە حەشدی کوردی دروست بکرێ مەسەلەن زۆر جار مامۆستاکان داوای ئەوەکەن کە موچەکانیان لە حکوومەتی هەرێمەوە بگوازرێتەوە سەر حکوومەتی بەغدا ئەمە هەموو کێشە هەیە لە پەڵکانە مەسەلەن بازدەوە کرێت کە ماڵە کوردەکان تاڵانەکرێن زۆر جار عەرەبەکان ئەچنە سەر ماڵە کوردەکان ئەنی ئەم کێشانە هەیە لە کەرکک قیادەی سیاسی کورد حکوومەتی هەرێمی کوردستان و تایبەتی ژێچێتی نیشتیمانی کوردستان لەو بارەوە بچی بکات مامۆستاکان حەقی خۆیانە لە بەرەوەی ئەوەی ئەڵێ مەسەلا دینیە مامۆستاک برادێتی هەمومان جێ موچەکەی لەوی زیاترە وەریەگرێت ئەمانیش بە 3 مانگ جارێ موچیانە دەتێ من یەکێکم لەوانەی تێیدی مامۆستاکان مەکرد موچەکەیان بچێتە سەر بەغدا ینی لەوانەیە ئەمە تەناقوز بکات لەگەڵ ئەو قسەی کەوتم مەسەلەن یانەوێت موچەکان لە بەغاوە بێ بەڵامەوە حەقی خۆیان ژیانی خۆیان ئەمە بۆ هەرێم ڕەنگە کەرکک بڵێ بۆ هەرێم بۆ کەرکک فەرقی نییە ینی من پێم وایە خەڵک کە موچەی نەبێ ژیانی نابێ ناوماڵی تێکە چێتوانە ئەوە حەقی خۆیان بوو لە بەرەوەی هەرێمی کوردستان کە موچیان نەداتێ داوایانە کرد بچنە سەر هەرێم بچنە سەر بەغدا ئاجیناگەر بێتە سەر مەسەلەن نەتەوایەتیەکە و مەسلەی شار و شارچێتیەکە پێم وانێ هیچ کوردی بێ بچێتەوە سەر بەغا بەڵام هەندێک لە دەسەڵاتی حکوومەت هەرێم ویان کرد خەڵک تەمەنا بکە بەغا بگەڕێتەوەمان ئەوەیکی لە خاڵەکان باسی حەشتت کرد بەداخەوە ئەوە حەشدی کوردی نییە زۆر بە سراحەتێڵم ئێمە پێویستمان بە حەشد نییە پێویستمان بە پێشمەرگەیە پێویستمان بە حەشد نییە چکەم بینیمان هەشتات بەرامبەرمانی گر هەندێک کەس ڕێی وایە بوو مناقشێ زۆر لەگەڵ من کراوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان وانە زۆر بە سراحەت هەندێک کەس فێری ئەو موچە خواردنەی بەغا بووە یعنی ئەو موچەی کە جاران بە نوێکی ترە درا پێش ڕاپەڕینوانە من پێم وایە و برادرانی کە خەریک بوو حەشت بکەنەوە پێشتری شەر موچەخۆریەوە حکوومەت بوون لە پێش ڕاپەڕینوانە دوای ڕاپەڕین کرا هاتنە ناو حزبەکانوانە ئەگەر سەیریان کرد من زۆریان ناسم من خەڵکیانە ناسم تایە لە ئیستیخباراتی حەشدی شعبیە خۆی بەدزیەوە بە بەڵگەی 100% شەڵێم ئەو یەکێکە لەوانی هاتووە حەشت دروستەکە ئەو پێشتر لە 4-5 ساڵە خۆی بۆتە ئەوە لە دوای ڕفراندۆمەوە بۆتە ئیستیخباراتی حەشدی شعبی ئێستا هاتووە بەناوی حەشدی کوردیەوە قساکە من پێم وایە ئەوە بکرار بۆ خزمەتی ئەوان بوو ئەمە یەک دووش هەندێک کەس بە مناڵێ کاکاوان ناتوانن دیفاعکە ناتوان دیفاع لە خۆیان بکەن پێشتر بینیمانەوانەی لەگەڵ ڕژێما بوو نەیانتوان دیفاع لە براکانی خۆیان بکەن نەیانتوان دیفاع لە دیەکەی خۆیان بکەن من پێم وایە ئەوانە کۆمەڵە خەڵکن فێری ئەو موچەیە بوونە لە بەغداوە هیچ کاتێکی دڵیان بە کورد نەسوتاوە بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کورد یەکدەنگ بێ بە تایبەتی لە کەرکووی ئێستا بەڕێی من لە هەرێمی کوردستان کوردەم حکوومەتە یەکدەنگ ئێستا لە کەرکووکە نا یەکدەنگ نییە ناوەڵا یعنی یەکێ لە کێشەکانمانەوەی ئێمە لە کەرکوو زۆر جار مەسەلا ئەو حزبانە کۆبوونەوە کرێت ئەلا ئاساس بە یەکدەنگوانە نمونەمان زۆرە ڕابردوو ئێمە نابێ ڕابردومان لەبیر چێتەوە لە هەڵبژاردننی پێشووە ئێمە وەگێکێتی داوامان کرێم و حزبەکان بابێن بەشدار بن بۆ پەرلەمانی عێراقۆمانە لە ئەوڵ بڕیاریاندا و دوای هەریەک و بە نەوعی گەڕایەوە هەندێکی بە بڕیاری حزبێکی تر لایەنێکی تر گەڕایەوەمانە بۆیە ئەو حەشدا زەرری بۆ کوردەیە تەنە هەندێک خەڵک بۆ موچە ئەوانەیەتی من پێم وایە بەشێک لەوانە ئەسڵەن پێویستیان بە موچەیش نییە خەڵکی دەوڵەمەندن پارەدارن بەڵام ئیترەوە هەندێک خەڵک فێرە و ڕێگایە بۆ خۆی بەداخەوە کە ئەو مەسلەیە حەشدی کوردیان دروست کرد حەشدی کوردی نیە لە عێراقشە حەشدی عەرەبی نییە حەشدی شعبی پێڵێن بۆ تۆ ناوێنێ حەشدی کوردی ینی بەناوی قەومیشەوە نایەن ناوە ئەمە هەر خەتەرترە وەختی خۆی هینە بوو
جێی شعبی شەبوو لە کاتی خۆیان پێشەوە حرس قومی شەبوو یعنی ئەمە عینە حرس قومیەکەی لێ دێ حرس قومی ینی بڵین حرسیاتی قومەکەکە ئەماش حەجی کوردی ئەسان هەر ناوەکە خۆی ناوێکی قێزەوەن بوو کە کردیان من دیجی حەجی شعبی قسە ناکەم یانی ئەوەی لە بەغا حەقی خۆیان ئێمە پێشمەرگەمان هەیە پێشمەرگەمانەیە لە چوارچەوەی دەستوورەوانی حەجی شعبی لە پەرلەمان دەنگی هەمووی پێدراوزر بەڵام حەجی کوردی ئەمە بۆ خۆی جیاوازیەکی زۆری هەیە نامەوێت ناوە کۆنەکانیان بڵێمەوە زۆر باشە کەواتە بۆ چارەسەری کێشەکانی کەرکک بۆی کورد بەهێزتر بێت بۆی غەدر لە منداڵێکی کەرکوکی نەکرێت چی بکرێت یەکێتی و پارتی هەرچیان بەرپرسیارن من بۆ خۆمێکێ بمە لە کەرکک منیش بەشێ ئەو بەرپرسیارەتەکەوێتە سرم بەڵام ئەوەی توانیمانە ئیشمان کردووە بەداخەوە ئێستا کەرکک من پێم وایە هەردوو حەزب کەم تەرخە من لە ئاستی کەرکووکە ئەبێت لەسەرەوە بۆ کەرکووکیش کرێت لە خوارەوە ناتوانیش کرد من وەکو سەرکردایەتێک ئەتوانم تا سنوورێکی بچووک مەسەلەن ئیشکەم وانە مەسەن ئێستا ئێمە مەڵبەندێکمانەیە ئەو مەڵبەندە تا سنوورێکی بچووک و دەسەڵاتێکی بچووک ئەتوانێت ئیشکات بەڵام کە دێتە سەر قەزیە نەتەوایەتیەکە من پێم وایە ئەوە ئەرچی سەرەوەیە کە ئیش بکات بۆ کەرکووک لەبەرەوەی بمانوێ نەمانوێ ئێمە کەرکووک بە قودسێزانین و پارتی بە دڵێزانێت پێم وایە ئەگەر احتیفاز بەس بە و ناوە بکەین پیرۆزی ئەو دووناوە ئێمە پێم وایە بێ یەکێتی و پارتی ئەگەر لەسەر هەموو شتەکان ناکۆک بن دەبێت لەسەر کەرکووک کۆک بن بۆ مەسلەیە بەڵام بەداخەوە برادەرانی پارتی لە دوای ڕفراندۆمەکەەوە یعنی زەرێکی زۆریان لە ئێمەدا وەک خەڵکی کەرکووک وەکو کەرکووچیەکان بەعام باسەکەم ئەوە کارێکی خراپە من پێم وایە کەرکووک پێویستی بە کۆمەڵێ عقلی ینی کەرکوچیانە هەیە ئەمە بۆ شارچێتی نایڵێم کاڵێم عقلی کەرکوچیانە تەقبولی هەموو شتەکان بکات ینی ئێمەگەر بڕوامان بە قسەکانی جەنابی مامجلال بێت بە شیعار نا ئەوەی چەپکە گوڵەکە و زۆر کەس ڕۆژانە باسی چەپکە گوڵەکە و مامجلال جەنابی مامجلال وایت بەڵام بەکردەوەی سیرەکەین بەعکسیەوەمان کردەوەی کێ لە کێشەکانمانە ئێمە لە کەرکووک بۆیە من داوا لە قیادەیەکێتی و پارتیەکەم لەسەرەوە ئەبێ بێنە سەرخەت ئەجینا ئێمە پێشتریش کە لە کەرکووک بووین شتێکی باش بکرایە هەندێک برادریان و ئێمەش بەشدار بووینە کە خراپ بۆیان و دێکێتی نیشتمانی کورسان وای کردووە ئێستەی هەندێک جارەوا دەنە سەرێ ماڵێن یەکێتی وای لە کەرکووکردن نەخێر ئێمە تا ئێستەی شەر دیفاع لە کەرکووکەکەین و کردوشمانەوە بەجێشمان نێشتووە کە ئێمە لە دوای ئەو ڕیفراندۆمەوانەیە کە کەرکووکمان بەجێ نەهێشت هەرکێکی زۆر قورس بوو بە سەرمانەوە بڕاب کاگەرێمەوە گەیەکێتی لە کەرکووک بڕۆیشت نایە و نەگەڕاینێتەوە من پێم وایە کەرکووک حاڵی زۆر خراپە بوو ئێستا ئەگەر ئێستا 20 مۆزەفمانە بێ و کاتێک مۆزەفیشمان نابوو لە کەرکووکە پێم وایە ئێستا هێوا شوار چەند ئەو برادرانی چوونە بەغا هەوسەرەوە کە چووە بەغا بۆ کەرکووک هەندێشت کراوە من ئەلێراوە ئەیڵێم ئەو وەزیری عادل کە تازەدانراوە هەندێک هەوڵی باشیدا بۆ کەرکووک و بۆ ئەم کێشانەی کە دروستی بووە ئەو پیاوە خۆی باسی هیچ ناکە بەڵام لەوانەیە سەرکردایەتیەکێتی بزانێ ئەو پیاوە ئیشی باشەکە بۆ کەرکووک هیوادارم پشتیوانی بن نەک بچن لەسەری قسە بکەن بۆ ئەوەی ئەویش بتوانێت زیاتر گەشەبەی شەکانی بدا لەوێ چکەمەوە وەزیرێکی کوردە پێشە موشتێ ئەم جا وەزیرە لەسەر حسابی یەکێتی نیشتمانی کوردستان کاغازی کورد ئێستا ئەوەندەی لە موقعی دیفاعە لە موقعی هێرشبەرانیە و کارتەکانی بەهێز نین پێشتر لەو هەولێرە کە پایتەختی هەرێمی کوردستانە مەسەلەن شاندی باڵا ئاهات شاندێکە هاتە بەغدا مستحیل بوو شاندەکە نێتە هەرێمی کوردستانیش ئێستا ئەمانەمان هەمووی لە دەست ڕۆیشتووە نانیکەم ناوە شاندێکی باڵای هەرێمی کوردستان ئەڕۆی بۆ ئێران ئەڕۆیش بۆ تورکیا ئەڕۆیش بۆ شوێنەکانی تر علاقاتی نێودوڵەتی قلیمیمان بەرفراوان بوو ئێستامانەمان نەماوە چۆن خەونی کاغازی یا بۆچوونی کاغازی لەسەرەوەی کە هەرێمی کوردستان ببێتەوە خۆی ڕێکخاتەوە چییە بۆی خۆی ڕێکخاتەوە لە باشووری کوردستانە چیتر لە موقعی دیفاع نەبێت چییە پێشە شتێ من پێم وایە ئەو هەڕەشەی ئێمە لە هەموو دنیامان کرد ئێمە ناوەک من ئەو هەڕەشەی کە کردمان لە هەموو دنیا بە قسەی کەسمان نەکرد ئەوە ئاسان نییە بگەڕێتەوە پێش ڕفراندۆم هەرێمی کوردستان ئەمە یەک دوو پێم وایە پێویستە دەسەڵاتی هەرێمی کوردستان عەقڵیەتی بگۆڕێت جلوبەرگ نا قسە جیایە بەڵام کردەوەکان بگۆڕێت ئەگەر کردەوەکانمان بگۆڕین پێش هەموو شتێ ئێمە بێت لە ناو خۆمانە وەکو کورد لە هەرێمی کوردستانە لەگەڵ ملەتەکەمان چاکبین چکەمەوە تا ملەتەکەمان لێرە پەنابا بۆ ئەمە متحیدە پەنابا بۆ خەلیج پەنابا بۆ وڵاتەکانی ترەڵێ خاترخوا لە دەسم دەسەڵاتە ڕزگارمان کەن ینی نمونەیەوەی کە کازمی هات بۆ هەرێمی کوردستانوانە خەڵک چوو ئەیوت نەجاتماندا ڕزگارمان کرد
من پێم وایە ڕێکەوتنی بینی ئەو دوو حزبە نقطەی ئەساسە بۆی هەرێمی کورسان تا ڕادەیەک بگەڕێتەوە ئەوەی کە وەکو تۆڵێ وەفدەکان کە دێت بێت هەرێمی کورسانوانە ئەوە خەتایەوان نییە ئێمە بە قسەی کەسمان نەکرد ینی چوونە بان شاخ و ناتینە خوارەوە ئێستاکەیش ئەو عقلیەتە هەرما من پێم وایە پێش هەموو شتێک گۆڕینی عقلیەتی دەسەڵات گۆڕینی عقلیەتی دەسەڵات ئەوەیە مەسەلەن بەرامبەرەکەت قبولکەی ئێمە ئێستا لە هەرێمی کورسانە یەکتری قبول ناکەین جاوەرە بۆ بەغا ئەم جاوەرە بۆ ئەوەی ئەو وڵاتانی کە باسمانە کرد پێشتر وەفد لە دوای وەفدە هات پێشتر هەموو دنیا حسابی بۆمانە کرد من پێم وایەوە لە ڕیفراندۆمە زۆریمان لە دەخیر پرسیارم ئەوەیە کاغازی ئەگەر هاتوو دەرکەوت هەرێمی کوردستان و بەغدا ڕێک ناکەون ئەمە گریمانەیەکە هەرچەندە باشنی لەسەرم گریمانەیە قسە بکەین باشترە لەسەرەوەی کە ڕێککەون بەڵام ئەگەر ڕێک نەکەوتن و دەرکەوت کە هەرێمی کوردستانە و کە بەشێکی پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە هەبێ مووقیفی یەکێتی چییە بێ من پێم وایە ڕێکەوتنیە کەرەکرێت من لە ژیانە قەت متەشائم نەبوومە یعنی دایمەن بڕوان بەوەی ئینسان ئەتوانێت هەموو شتێ بکات هیچ شتێ لە ئینسان یاخی نابێت تەنازولێ لە من تەنازولێ لە بەرامبەرەکە شتێکە کرێت ناڵێم هەموو شتێک کرێت بەڵام ئەگەر بێت و هەرەوە نەکرێت من پێم وایە بێ چێتی نیشتمانی کوردستان بڕیاری خۆی بدات بڕیارێ بدا بەرپرسیش بێت لە بڕیارەکەی خۆیان سڵ لە هیچ ئینێک نەکاتەوە بەڵامە بێ بڕیارەکەی یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەوە بێ کە بتوانین خزمەتی خەڵکی پێ بکەین من پێم وایە توانین خزمەتی خەڵک بکەین ئەگەر ئێمە ئەو پارە و دەسەڵاتەی لە هەرێمەیە ئەگەر شەریک بین پێم وایە توانین بیکەین دوا سەرنجی بە ڕێزکە غازی نیگەرانیەکانی خەڵک برسێتی خەڵک ژیانی خەڵک کە لەم ساڵە 5 بۆ 6 موچەی وەرگرتووە چۆن یەکێتی ئەم بارودۆخە لە قسەکردن و لەوەی کە ئاگامان لە معاناتەکانتانە و ئاگامان لە برسێتی خەڵکە و ئاگامان لە ژیانی هەژاری خەڵک و موچەخۆر و فەرمانبەران و بازاڕە چۆن ئەبێ چارەسەری کە و چۆن ئەم خەمە بیکە بە خەمێکی حزبی لە حکوومەتە لە بەغدا لە هەر شوێکە چارەسەری کات بڕاب کە ئێمە ئەم خەمی حزبیە پێشەوەی خەمی حکوومەتی هەرێمی کوردستان بێت چونکە لە سنووری ئەوەی کە پێڵێن زۆنی سەوز کێشەکان زیاتر بۆ ئێمە دروست بووە بۆیە ئێمە ئەو بەرپرسیارەتەمان هەڵگردووە ینی خۆمان نەدزیوەتەوە لە بەرپرسیارەتی ئەم کەم و کورتێکە لە هەرێمی کوردستانە هەیە ئەگەر بێت و ئەمە چارەسەر نەکرێت یەکێتی نیشتمانی کوردستان ئەبێ خۆی خەمی خەڵکەکەی بێت ئەو سنوورەی کە خۆی دەسەڵاتی تایەتیە بێ خزمەتیان بکە ئەگەر نەیتوانی خزمەتیان کات من قەت ناڵم لە حکوومەت بکشێتەوە قەت لەگەڵەوە نیمە یەکێتی نیشتمانی کوردستان لە حکوومەت بکشێتەوە چکەمەوان خۆیانە لە حکوومەت بکشێتەوە خەڵکی شەیە چوات ئەمەی کە هەندێک خەڵک خۆی بە معارزاسانی یەکسەر ڕا شوێنەکان پڕکات من پێم وایە ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان نەبێت وەزعی کوردستان زۆر لە ئێستا خراپترە بێت لە هەموو ڕۆکەوە بە تایبەتی لە مەسایلی ئازادیەکانەوە ئەو کاتە هەر ئازادیەکان ناڵم لە 100% نامێنێ بەڵام ئازادی زۆر بەدەگمەنمێنێ بۆ یەکێتی نیشتمانی کوردستان خەمی حزبی خۆیەوەی خەمی جەماوەرەکەیەتی لە هەمان کاتە ئەگەر بێت و ئەوەی کە تووەڵێ ئەم ڕێکەوتنە سەر نەکەوێت من ئەوەیان ناڵم لە بەرەوەی بڕوام هەیە بەشێ لە سەرکەوتن بەدەست دێنێ ئەو شاندەی کە چۆتە بەغا هەرچەندە زۆر قورسە چکە مەمان چوونەتە سەر ماڵێکی وێران ئیتر چۆن تۆ لە سەرتاوی بەرامبەرەکەتی نەکەی و ماڵە چاکەیتەوە ئەمجا چۆن قەناعەتیان پێکەی داواکاریەکانت زۆر قورسا وەفدەی چووە ئەگەر سەرکەوتوو بوون من پێم وایە ئەبێتە شتێکی شانازی بۆ ئەوان ئەبێتە شانازیش بۆ وەفدەکە کە سەرۆکی وەفدەکەیش لە هەواڵان یەکێتی نیشتمانی کوردستانە زۆر سپاس بۆ بەڕێز غازی کەرکوچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز سپاس بۆ ئەوەیش بۆ ئەو جەماوەری کە گوێ لێمان کردووە زۆر سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارەکانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ